ئەگەر باس لە لۆزان بکەین ڕۆژئاوا ئەمریکا لە پشتی ئەم ئەجەندا سیاسی و ئەو ئەجەندا استراتیژی و ئەم مافانەیە کە کورد داوای دەکات لە ڕۆژاوای کوردستان حەسەدە داوای دەکات نەک تەنها بڵێن کورد لە ڕۆژاوای کوردستان ئەم لێگەیشتێکی زۆر زۆر سادە و زۆر خەڵەتێ نەرمان لەگەڵ میلەتەکەی خۆمان هەیە بۆ ئەم پرسە یانی بەستم سیاسیەکانە ئەوەی کە دەبێتە هۆکاری کارنەکردن بۆم ئاهادەی سیڤەر بە تەنها ئەتاتورک نییە کە لە دەوڵەتی ناوەندی یاخی دەبێت لە دەوڵەتی خلافەتی یاخی دەبێت ئەمە ئێمەینە ئێران ئەو ڕقەمە گەورەیە نییە ئەم ژمارە قورسە نییە ئەوەی کە ژمارەی قورسە ئیسرائیل ئێستا بینەرانی خۆشەویست هەوڵاتیانی هێژا ئەم کاتتان باش لە هەر کوێیەکان ساغ و سەلامەت بن لەگەڵ مامۆستا جعفەر عەلی مامۆستای زانکۆ ئەمانەیە گفتوگۆیەک بکەین بزانین کورد لە ناو مێژوودا لە دەرەوەی مێژوو لە دەستپێکی مێژوو چۆن توانیوێتی سوود لە دەرفەتەکان وەربگرێ نزیکترین دەرفەتێک کە بۆ ئێمە هاتبێتە پێشەوە ئەگەر لە سەرەتایی دەستپێکی دەوڵەتی عێراقەوە ئێمە وەری بگرین پێش ئەوەی دەوڵەتی عێراق دروست ببێ ئێمە حکوومەتێکمان هەبووە لە باشووری کوردستان پێی وتراوە حکوومەتی مەلیک مەحموود لە پێش ساڵی 2003ەوە پێش ئەوەی کە حکوومەتی عێراقی بڕوخێت دام و دەستگاکانی سەدام بڕۆخێن حەزبی بەعز بڕوخێ ئێمە هەرێمێکمان هەبووە لە هەرێمی کوردستان هاوشێوەی دەوڵەتۆچکەیەک فەرمانڕەوایی کردووە بەڵام حکوومەتی عێراقی ئێستا بەم دەستە و دائیرە نوێی کە دروست بووە ئێستا جۆرێک لە جۆرەکان لە هەوڵی پەراوێزخستنی حکوومەتی هەرێمی کوردستاندایە بزانین بۆچی لەگەڵ مامۆستا جعفەر ئەم گفتوگۆیاکەین مامۆستا جعفەر بزانین چۆن وەڵامی ئەم پرسیارانە داتەوە بۆچی ئێمە نەمانتوانیوە سوود لە دەرفەتەکان لە مێژوو وەربگرین مامۆستا جعفەر زۆر بەخێر بێ زۆر سپاس هەر بژیت مامۆستا جعفەر سپاس بۆیەوە مامۆستا جعفەر ئێمە زۆر ناگەڕێنەوە بۆ دواوە بەڵام ئەگەر باس لە سیڤەر بکەین ئەگەر باس لە لۆزان بکەین چۆن ئەم مافانەی کورد لە ڕێکەوتن نامەی سیڤەرا چەسپی و بۆچی دوایی نەمانتوانی سوودی لێوەربگرین زۆر سپاس سلااو ڕێز بۆ ئێوە بۆ هەموو بەڕێزانی کە دواتر ئەم بەرنمەیە دەبینن ڕاستیەکەی ئێمە ئەمە یەکێک لەو گرفتە بنیادیانەیە کە لە ناو مێژووی ئێمەدا کورد نەیتوانیوە تێیپەڕێنێم گرفتێک کە دەتوانم بڵێم هۆکاری هەرە سەرەکی و هەرە ڕیشەی هێشتنەوەی ئێمەیە لە ناو مێژوویەکی وەستاودا لە ناو مێژوویەکدا ناتوانین سوود لەم ڕێگەزە بزوێنەرانە وەربگرین کە دەتوانێت هەنگایەک مێژووی ئێمە بەرەو پێشەوە بات بەداخەوە ئێمە لە ناو مێژوودا هێندێک جار دەرفەتمان بۆ هاتۆتە پێش دەرفەتەکان هەمیشە لەسەر ئێمە ناوەستێ و لەسەر هیچ نەتەوە و هیچ گەلێکی تریش ناوەستێ دەبێت خۆت لەگەڵ ئەم دەرفەتەدا چەند لە ناو هاوچێشەکاندا دەتوانی یاریزانێکی باشبی دەتوانی هاوچێشەکان بخوێنیەوە دەتوانی پەیوەندەکان بخوێنیەوە دەتوانی جیاوازیەکان لەگەڵ جیاوازیەکان مامەڵە بکەیت لەگەڵ دژبەیەکەکان ئەم پارادۆکسانەی کە هەیە مامەڵە بکەیت کاتێک کە تۆ توانیت بەم شکڵە هەم لە ناوەوە و هەم لە ئاستی ناوچەی و نێودەوڵەتی بە شێوەیەکی لۆجیکی بە شێوەیەکی عەقڵانی هوشیارانە مامەڵە بکەیت و هاوچێشەکان باش تێبگەی بێگومان ڕەنگە بتوانانی بە ئەنجامێکی باشتر بگەیت لەوەی ئێمە پێیگەیشتوین ئێمە یەکێک لە گرفتە قورسەکانمانەوەیە بەڕاستی لە خوێندنەوەی هاوچێشەکاندا زۆر مۆفەق نەبووین زۆر سەرکەوتوو نەبووین جگە لەمە دیوێکی تری کە هۆکارێکی ڕەنگە هەرە ڕیشەی و بنەڕەتی بێ ئێمە لە ناو خۆماندا هەمیشە سەنگەری ناوەمان سەنگەرێکی دەتوانم بڵێم لاواز بووە سەنگەرێک وەکە کۆک و تەبا نەبووین لە ناوەدا نەمانتوانیوە خاوەنی گوتارێکی هاوبەش بین خاوەنی گوتارێکی چونیەک بین مەبەستم کە دەڵم گوتاری چونیەک بەستمەوە نیە جیاوازەکان لە ناوی خۆماندا ورد و خاش بکەین مەبەستمەوەیە گوتارێک لە بەرامبەر دەرەوەی خۆماندا لە بەرامبەر ئەم هێزانەی کە ڕەنگە هێزی پەلامار دەربن هێزی داگیرکەر بن هێزی فاشی بن هێزگەلێک بن کە تەجاوزیان کردوتە سەر ماف و ئازادی و پرسی نیشتیمانی و نەتەوەی ئێمە پرسی ئینسانی ئێمە پرسی نەتەوەی ئێمە
ڕەنگە ئێمە لە بەرامبەر ئەوەدا نەمانتوانی بە ئەم گوتارە هاوبەشە بنیاد بنین هەتا ئەم چرکە ساتەش کە ئێمە قسەی تێدا دەکەین بەداخەوە خاوەنی ئەم گوتارە هاوبەشەنین ئەمەی کە جەنابەت ئاماژەت پێدا زۆر دروستە بەڕاستی ئێمە لە دروستبوونی دەوڵەتی عراقی دامە بەر لەوەی دەوڵەتی عراقی دروست بێ لە حکوومەتی عراقی کاتی کە دروست بێ لە 1920 و دواتریش لە 1920 کە دەوڵەتی عراقی و فەیسەڵ دەبێت پادشای عراقی ئێمە لە 1970 حکوومەتێکمان هەبووی دێم حکوومەتە ئەگەر حکوومەتێکیان زۆر بەهێز و پتە و قوارەیەک هەبووە ئاژێرخانێکی بەهێزشینە و بێ بەڵام قوارەیەکمان هەبووە کابینەیەک هەبووە لە ساڵی 1970 ینی شێخ محمودی ئەلانی حکوومەتێکی کردووە ئەلانی خۆی کردوەکو مەلیکی کوردستان لەلایەن بەشێکی زۆر لە وەزارەتی هەبووە جێشی هەبووە سنووری جوگرافیای هەبووە بەڵێ بەشێک لە هاوڵاتیان و بەشێک لە عشیرەتەکان و ناوچە جیاوازەکانی دانیان پێداناوە ئاڵای هەبووە ئاڵای لە چەمچەماڵ و لە ڕانێ و لە ناوچە گەرمیان و زۆر ناوچەی تر ئاڵای شێخ محمود حکوومەتەکەی شێخ محمود بەرز کراوەتەوە و لە پەیوەندیدا بووە لەگەڵ دەوڵەتی عوسمانی لەگەڵ ئینگلیز ئیدی بەرحاڵ ئەمە بەڵام بابەتێکی دیکەیە بەشێکی گرنگی ناکۆچە ناوچەکان و ئەم گرفتە بنیادی کە بەداخەوە لەگەڵ ئێمە هاتووە وای کردووە کە ئێمە ناتوانین سول لەم دەرفەتە ژۆر بگرین و ئەوەی کە ناو مێژوودا هەیە دەیبینین کە چارەنووسی شێخ محمود و جوڵانەوەکانی سەردەمی شێخ محمودی بەکوێ گەیشت ئەمەی کە لەم ڕێکەوتنامەی سێڤەردا هەیە ڕێکەوتنامەی سێڤەر بەڕاستی ڕەنگە یەکەمین بەڵگەنامەی نێودەوڵەتی بێ کە دان بە بەشێکی گرنگ لە مافی گەلی کووردا دەنێت تا ئەندازەی ڕۆیشتن تا ئەندازەی هەنگاونان بەرەو دروستبوونی دەوڵەت بەرەو دروستبوونی قوارەی سەربەخۆ هەرسی ئەو مادەیە کە هەبوو 62 64 جگە لە هەوڵ پلاندانان یاخود نەخشە ڕێژی بۆ سەربەخۆیی باکووری کوردستان دەرفەتی یەکخستنەوەی لەگەڵ بەشەکانی تری کوردستانیش خستۆتە ناو بەرنامەی کاریەوە بەڵام ئەوەی کە بەڕاستی کاری لەسەر نەکرد کورد خۆی بوو بە پلەی یەکەم ئەمە بەتەنها کوردە و کاتە ئەیتوانی چۆن کاری لەسەر بکە کاک جا ئێمە ئێستا لەو کاتە کە سیڤەر کراوە لە دەی ئابی 1920 دەوڵەتی تورکیا لە کەوتندا عفو دەوڵەتی عوسمانی ئیمپراتۆریەتی عوسمانی لە کەوتندا بوو پیان ناسناوی پیاوە نەخۆشەکان لێ نابوو نەخۆشەکان لێ نابوو واتە دەوڵەتێک بوو لە سەرمەرێکدا بوو لە پێشکەشکردنی دو هەناسەکانی ژیانی خۆیدا بوو ئێمە لە ڕۆژگارێکی وەهادا پێویستیمان بەوە هەبوو کە لە سنگەرەکانی ناوی خۆمان بەهێزکەین بە پشتیوانی ئەم پشتیوانی نێودەوڵەتی کە مافی ئێمەی مسۆگر کردو لە ناو وەسیقەیەکی نێودەوڵەتیدا وڵاتانی سەرکەوتوی جەنگی یەکەمی جیهانی لەگەڵ دەوڵەتێکی نەخۆش معاهدەیەکی ئامۆر کردو لە ئەستەمبۆڵ کە معاهدەی سێڤری پێڵێن ئەم ئاهدەیە بەشێکی گرنگ لە مافەکانی دانی بە بەشێکی گرنگ لە مافەکانی گەلی کورداناوە ئەوەی کە دەبێتە هۆکاری کارنەکردن بۆم ئاهدەی سیڤەر بەتەنها ئەتاتورک نییە کە لە دەوڵەتی ناوەندی یاخی دەبێت لە دەوڵەتی خلافەتی یاخی دەبێت ئەمە ئێمەینە ناهوشیارانە نائاگایانە بەبێ خوێندنەوەی هاوکێشەکان بەبێ ئەوەی استراتیژێکی ڕوونمان بۆ ئایندەی خۆمان بۆ میلەتەکەمان و بۆ بنیادانی قوارە هەبێ ئێمە دەبینە بەشێک لەناو ئەو جوڵانەوەی کە مستەفا کەمال ئەتاتورک بە ناوی جوڵانەوەی سەربەخۆی تورکیا دەستی پێ کردووە لە 19 تاوەکو 22 ینی خۆمان دژی ئەو سیڤەرە وەستاوینەتەوە بێگومان ناڕاستە و خۆ بەڵێن چکە هەرچی کردومانە ئێمە کۆمەکمان بە سیڤەر نەکرد کۆمەکمان بە ینی ئێمە کارێکی جددیمان نەکردوە ڕاستی ینی دەوڵەتانی سەرکەوتوی جەنگ لەگەڵ دەوڵەتێکی کە لە سەرمەرگدا دەوڵەتی عوسمانی دەوڵەتی خلافەت ڕێکەوتنامەیەک ئیمزا دەکات مافی ئێمە ناو ئەو ڕێکەوتنامەیەدا تا ئەندازەیەکی باش جێگای کراوەتەوە بەڵام ئەگە پرسیار لە خۆمان بکەین ئێمە سیاسیەکانی ئێمە ڕووناکبیرانی ئێمە ڕۆشنبیرانی ئێمە نازام ڕۆژنامە نووسانی ئێمە مامۆستایانی ئێمە پیاوە ئاینیەکانی ئێمە چیان کرد بۆ ئەمە لە ساڵی 20 تاوەکو دامەزرانی دەوڵەتی مۆدێرن تورکیا تاوەکو 23 چیمان کردو شتێکمان دیارنیە ناو مێژوودا واتە ئێمە گوناهباری یەکەمی ناو ئەم ماوە مێژوویین لە سێفرەوە تاوەکو دروستبوونی دەوڵەتی مۆدێرنی تورکیا و دوجار ئەوەیە ئەم بۆشایە گەورەیە وا دەکات ئێمە لەبری ئەوەی کار بۆ خۆمان بکەین کار بۆ ئەجێندایەکی تر دەکەین کە ئەجێندای دەوڵەت بناغەدانان و دروستکردنی ژێرخانی دەوڵەتە بۆ ئەوەی کە بەناوی دەوڵەتی تورکای نوێ و لەدایک باشە ئەگەر ئەم چوارچێوەیە ئەگەر ئەم هاوکێشەیە بگوازینەوە بۆ حکوومەتەکەی شێخ محمود و دروستکردنی دەوڵەتی عێراق ئەمە چۆنە چۆن ئێمە نەمانتوانی ینی کورد بۆ نەیتوانی لە چوار دەوری لە چوار چێوەی حکوومەتەکەی دەوڵەتی مەلیک محمود کۆ بێتەوە و پێش دەوڵەتی عێراق دەوڵەتی کوردی دروست ببێت
لە ڕاستیدا ئێمە بەشێکی پەیوەندی بەو هاوکێشە نێو دەوڵەتیەوەیە کە هەبوو و بەشێکی پەیوەندی دیسان بە زەنگەری ناوی خۆمانەوە هەیە ئێمە لەکوێ هاوکێشەکاندا بووین ئێمە هەمومان من زۆر جار ڕاستی کە گفتوگۆ دەکرێت لەسەر جوڵانەوەکانی شێخ مەحموود زۆر تەنها دیوێکی جوڵانەوەکە دەبینرێ و دیوەکانی تری نابینێت تەنها ئەم دیوە نێگەتیفە دەبینرێت کە پەیوەندی لەگەڵ دەوڵەتی عوسمانی و لە شەڕی شوعیبە و لە شەڕی پێنجین دژی بە ڕووسەکان بەشداری کردو و لە شەڕی شوعیبە لە باشوور عێراق و لە بەسرا لە دژی ئینگلیزەکان شەڕی کردو و هاوکاری دەوڵەتی عوسمان و دەوڵەتی خلافەتی کردووە بە کاریگەری ئاین ئەمە بەشێکێتی بەڵام بەشەکەی تریشی ئەوەیە کە هەر ئەم شێخ مەحموودە ئینگلیز بەر لەوەی بێتە کوردستان نامەی بۆ ناردوون نامەی بۆ ناردوون داوای لێکردون پێشەوەی دەوڵەتی عراقی دابمەزرێت داوای لێکردون وەرە حکوومەتێکمان لە سلێمانی لە کوردستان بۆ لە باشوور بۆ دابمەزرێنن لە ژێر ئێوە خۆتان سەرپەرشتی بکەن لە ژێر سەرپەرشتی ئینگلیز ئێمە ڕازین قوارەیەک بۆ کورد دابمەزرێن ئەمە ئینگلیزە بەرنامەی دروستبوونی قوارەی بۆ تۆ نییە ئینگلیز بەرنامەی دروستبوونی قوارەی بۆ میرنشینەکانی کەنداو هەیە بۆ میرەکانی کەنداو هەیە بەڵام بۆ ئێمە نییە چکە ئێمە ئەگەر سەیری نامەکانی میسبێڵکەین میسبل کە ژنێکی بە ئاگا و ژنێکی سیاسی و یەکێکە لەو ژنە ساحیرانەی کە دەستی هەیە لەوەی کە باشوور بڵێن ویلایەتی مووسڵ بە عراقەوە کێنراوە ڕۆڵی کاریگەری تێدا بینیوە ینی نامەکانی میسبێل بەڕوونی ئەومان پێ دەڵێ ئینگلیز بەر لەوەی بێتە کوردستان ژێر بەژێر پەیوەندی بە بەشێک لە سەرۆک هۆز و سەرۆک عشیرەتەکانی کوردەوە کردووە بۆچی بۆی کەوا لە ڕێگەی سەرۆک عشیرەتەکانەوە بتوانێت ڕوبەرێکی کۆمەڵایەتی بۆ پشتیوانی دەسەڵاتی ئینگلیز لە ناوچەکە پێش ئەوەی کەوا هێرش و پەلامار دەست پێ بکات لە ئەگەری دروستبوونی هێرش و پەلاماری ئینگلیز بۆ سەر ئەم ناوچان و دروستبوونی ناکۆچی لەگەڵ هەر کەسێک ئەو زمینەیەکی کۆمەڵایەتی و ڕوبەرێکی کۆمەڵایەتی هەبێ بتوانێت کاری لە ناودا بکات ئەمە یەکێک لەم سیاسەتانە بووە کە ئینگلیز بەردەوام کاری لەسەر کردووە سیستەمێک بوو کە پێیان دەگوت سیستەمی ساندیمان ئەم سیستەمی ساندیمانە لە هیندستان کاری لەسەر کرد ئەم سیستەمەی گواستەوە بۆ عراقیش هێنایە ناو هەموو ئەو ناوچانش کە ناوچەی خێڵێکی بوون ئینگلیز دەستی بەسەرداگرت بوو یاخود هەیمەنە و هەژمونی بەسەردا هەبوو ینی کۆلۆنیالیزمی ئینگلیزی لەو ناوچاندا هەیمەنەی هەبوو ویستی هەمان سیستەم بگوازێتەوە بۆ ئێرش لە ڕێی سەرۆک خێڵەکانەوە پشتیوانی خێڵەکانیش بۆ خۆی مسۆگەر بکەن ینی واتە بەشێکی پەیوەندی بە دەسەڵاتی ئینگلیزەوە هەیە کە بەڕاستی لەبەرەوەی ئینگلیز ئەو کاتە دەیتوانی هەم دەوڵەتت بۆ دروستکە و هەم ئەگەر دەوڵەتیش هەبێت دەوڵەتەکە لەبین بەرێ ینی ئەو ئیمپراتۆریەتە بوو کە پێیان دەگوت ئیمپراتۆریەتی خۆری لێ ئاوان هەبێت بۆیە ئێمە ڕاستە ئێمە لە پەیوەندی هاوکێشەکاندا ڕەنگە نەخوێننەوە ڕەنگە ناواقعی بوون هەوو بێ لە سیاسەتی ئەو کاتی شێخ مەحموود بەڵام بەشێکی زۆری ڕووناک بیرانی ئێمە لەو سەردەمە ڕۆژنامە نووسە دیارەکانی ئێمە منەوەرەکانی ئەوانە کە پێیان دەگوتن منەوەرەکانی سەردەمی شێخ مەحموود لە مستەفا پاشا یا موچی و لە ڕەفیق حیلمی و لە شێخ نووری شێخ ساڵح و لە زێوەر و لە زۆر من ڕەنگە هەموو ناوەکان مێسا لە خەیاڵدا نەبێ بەڵام بەشێکی زۆر لەوانە بەڕاستی زۆریانە لەو خوێندەوارە ڕاقییانە بوون یاخود لەو ئەفسەرە بەرزانە بوون کە لە ئەستەمبۆڵ و هاتبوونەوە ئێرە هەم پشتیان لە حکوومەتەکەی شێخ مەحموود دەکرد هەم جوڵانەوەیکی کلتوری ڕۆژنامەوانی گەورەیان لەم ناوچەیەدا خست بووە سەر پێ حکمیەوە کە چاپخانە شاد بۆ ناوچەیە ئەوانە بەڕاستی هەمویان خلافیان هەبوو لەگەڵ شێخ مەحموود لەسەر مەسەلەی پشتگیریکردن لە ئینگلیز یاخود لە دەوڵەتی عوسمانی بەڵام دوجار خۆ ئینگلیز دەیتوانی لەسەر ئەم ڕەوتە ئیش بکە ئەگە مەبەست دروستبوونی قوارە بووە بەڵام بەرنامەکە بە قەناعەتی من بەرنامەکە ئەوە بوو کە ئەم ناوچەیە هەر بخرێتەوە ژێر دەسەڵاتی دەوڵەتی عراقی ئینگلیز لە بنەڕەتدا بەرنمەیەکی نەبووە بۆ پێکهێنانی قوارێکی کوردی تەسەوڕ دەکەم هەر بەو شکڵەوە بێ ئەگینا زۆر قەومیتری لە دەوروبەری ئێمە هەبوون لە کورد هیچ لە پێشتر نەبوون زۆر پەرتەوازەتر بوون لە شێخەکانی کەنداو لە ئێمە هوشیارتر نەبوون و لە ئێمە کراوەتر نەبوون و لە ئێمە زیاتر وەڵام دەرەوە نەبوون بە بەرژەوەندەکانی ئینگلیز و بە سیاسەتی ئینگلیز و بە گونجان لەگەڵ دنیای کراوەدا تۆکمەتریش نەبوون وەکو ئێمە باڵێ باش ئەگەر ئەم وێنەیە نزیکتر بکەینەوە بۆ ساتی ڕوخانی ڕژێمی بەعس و بوونی هەرێمی کوردستان و پەرتەوازایی نەتەوەکانی دیکە لە جنوب و ناوەڕاستی عێراق بۆچی دیسانەوە خۆرئاواییەکان هیچ پلانێکیان بۆ ئێمە نییە لە ڕاستیدا ئێمە گرفتی ئێمە ئینسان نازانێت لە شۆ پەنجەی بۆپا لە شۆ قسەی لەسەر بکە ئێمە ئەگەر ناوی بنین سێ جەنگی جیهانی جەنگی یەکەمی جیهانی فرسەتێک بووە ئێمە هاتوۆتە پێش و نەمانتوانی سوودی لەوە بگرین
جەنجی دووەمی جیهانی بە هەمان شێوە ئێمەی تێداکراین بە قوربانی و فرسەتێکمان بۆاتە پێشەوە بەداخەوە دیسان بووینە قوربانی ململانەکان و قوربانی بەرژەوەندی و قوربانی نەوت و قوربانی کۆمەڵی سیاست و پەیوەندی دیپلۆماسی نێودەوڵەتی کەویش کۆماری مەهاباد بوو لە جەنجی ساردیشدا بە هەمان لە جەنجی ساردیشدا بە هەمان شێوە ئێمە دەرفەتێکمان بۆ هاتە پێش کە ڕاپەڕین کرا لە دوای کۆتایەتنی جەنجی سارد بە چەند ساڵێکم ڕاپەڕین کرا و قوارەیەک لەم ناوچەی لە باشووری کوردستان دامەزرێنرا قوارەیەک لە وجودی دەسەڵاتی بەعزدا بەڵام کاتێک دەسەڵاتی باس ئەم ناوچانە و ئیدارەی کشاندۆتەوە لەو ناوچەیە و ڕاپەڕینی خەڵکی کوردستان کراوە تۆ قوارەیەک دامەزراندەوە دیسان ئەم قوارەیە سێم ئەزمموی ئێمە لە سەدەی بیستەمدا سێم ئەزمموی حکمڕانی ئێمە لە سەدەی بیستەمدا ئێمە لە دوو ئەزموندا شکستمان خواردووە بەشێک لە شکستەکان پەیوەندی بە خۆمانەوە هەیە بەشێکی گرنگی پەیوەندی بە خۆمانەوە هەیە لە ئەزمموی سێمیشدا بەڕاستی ئەزممویی باشمان پێشکەش نەکردووە هەتا ئێستا ڕاستە قوارەیەکمان بنیان ناوە قوارەیەکە لە شێوەی نیمچە دەوڵەتێک کاری کردووە تاوەکو ئەو کاتێک ئێستا لە ململانەیەکی قورسداین لەگەڵ بەغدا لە هاتوچۆیەکی و لە پەیوەندی و لە گرژی و بڵێن هەڵکشان و داکشانێکی بەردەوام داینە لە پەیوەندەکاندا بەڵام تا چەند ساڵێکیش بەر لە ئێستا ئێمە بەڕاستیەوەکو نیمچە دەوڵەتێک مامەڵەمان کردووە هەموو شتێکی خۆمان هەبووە عراق هیچی نەبووە عراق ئەو کاتێک کە پرۆسی ئازادی دەستی پێکردووە لە 2003 کە عراق کەوتووە عراقی خاوەنی شتێک نەمابووتەوە یعنی دەوڵەتێک بەس قاوغێکی بەتاڵ مابووە نە سوپایەک مابوو نە ئیدارە مابوو نە هێزی وشکانی مابوو نە هێزی ئاسمانی مابوو نە هێزی دەریایی مابوو دەوڵەت بەگشتیاوەی شتێک نەماوو ناوی دامەزراوەی دەوڵەت بێ نە هیچ سیمایەکی مەدەنی و حەزاری و دامەزراوەی لە ناو عراقدا وجودی نەمابوو لە ناوڕاست و باشووری عراقیدا ئەوەی کە هەبوو ئەم قوارەیە بوو کە لێرەدا هەبوو واتە ئەم قوارەی ئێمە دەرفەتی زۆر گەورەی بۆ هاتە پێش هەم ئەو کاتێک کە ئێمە فیدرالیمان ڕاگەیان دەمانتوانی هەنگاوی تر بەرەو پێشەوە بڕۆین کە ئێمە بەرەو قوارەی سەربەخۆ هەنگاو بنین و دەبوو بە دیفاکتۆیەک دەبوو بە ئەمری واقع وەک چۆن فیدرالی بوو بە ئەمری واقع بە هەمان شێوە دەکرا ئەمەش هەنگاوێکی لەم شێوەش بدرێت ئەشکاک دکتۆر ئەلیرا با من یەک قەوسم پێ بدە قسەکانت لای خۆتت لەبیر نەچێتەوە بەڵام من زۆر لە بەڵگەنامەکانم بینیوە لە سەردەمی شۆڕش و شاخۆوانەیە هەموو ئەو بەڵگەنامانەی کە ئەم ئەحزابە کوردیانە واژۆیان کردووە و تەمەلوقیان پێوە کردووە هەموو باس لە یەک پارچەی خاکی عێراقەکەن بەڵێ جا خۆ تۆ دروشم دەزانی چۆنە دروشم بەپێی قۆناغەکان دەگۆڕێ بەپێی ئەم ژێرخانەی دەسەڵات و هەژمون و پێگەی هێزی تۆ دەگۆڕێن دەشێت تۆ ئەمڕۆ بۆ نمونە ئەگەر نمونەیەک بینەوە ڕەنگە ئێستا ئیسرائیل بە ئەمریکا بە ئازادکردنی بارمتەکانی ئیسرائیل و بارمتانێکە لای حەماسە تا ئەندازەیەک نەرمی بنوێنێ لەگەڵ حەماس بەڵام ڕەنگە دوجار بارمتەکانیش ئازاد دەکرێت داوای چەک داماڵێنی حەماس و داوای دەرکردنی حەماس و داوای پێکهێنانی حکوومەتێکی تەکنۆکرات و تەهمیشکردنی 100% حرەکەی حەماس بکرێت لە ناو ئەم پێکاتە ئیداری و سیاسی و سوپایە نوێدا بۆیە ئێمەش کە لە قۆناغێکدا داوای ئۆتۆنۆمی کراوە لە قۆناغێکی تردا هاتوین بۆ مەسەلەی فیدرالی واتە دروشمەکان بەپێی پێگەی هێزی تۆ گۆڕاوە بەپێی معادلە نێودەوڵەتێکە گۆڕاوە یعنی کە تۆ لە قۆناغێکدا دەزانین دەوڵەتێک خۆی دەوڵەت چۆن دروست دەبێت کاکە ئیسماعیل یا دەبێت دەوڵەتی مەرکەزی هەڵوەشێتەوە دەوڵەتی مەرکەزی هەڵوەشێتەوە دەکرێت بە چەند پارچەیەک وەکەوەی لە یەکێتی سۆڤێت ڕوویدا وەکەوەی لە یوگۆسلافیا ڕوویدا وەکەوەی لە چیکۆسلۆڤاکیا ڕوویدا دوو دەوڵەت و بە ئاشتی تاو بوو بە دوو دەوڵەت چیک و سلۆڤاک یوگۆسلافیا کروات و سرب و بۆسنا ینی بوون بە دەوڵەتی جیاتی یعنی قوارە مرکزیەکە هەڵوەشایەوە دابەشی سەر دەوڵەتی جیاوە ئەم سیحرە چییە بۆ لەلای ئێمە یا ئەوە تا نموزەجی دووەمیان یا ئەوە تا دەوڵەتی مرکزی دەوڵەتی سەردەست ڕازیە کە تۆ جیابیەوە دەرفەتەوە پێدا بەخواستی خۆت کە دلی جیابیەوە بۆ نمونە لە کیوبیک ڕاپرسی دەکرێت لە کەنەدا فەڕەنسینە ڕاپرسی دەکەن دەرفەت ئەویان هەیە جیابنەوە خۆیان دەنگ بۆ دەدەن کە لە ناو تاوەکو ئێستا و دەنگدانەوە بمێنەوە لە ناو دەوڵەتی کەنەدی لە سکۆلندا بە هەمان شێوە لە ئەمەی لە کەتەلۆنیا کرا هاوشانی ڕفراندۆمەکەی ئێمە ینی ئێمە بینیمان لەبەری پێچوانەی دەستور بوو سەرۆکی کەتەلۆنیاوانە ینی ئاوارەی وڵاتان بوو وڵاتەکەی بەزێش کەوتە ژێر جەبری لێپرسینەوەی قانونی کاریچ کرد پێچوانەی دەستور و دەستوری ئیسپانی ڕێگا بەوە نادا دەستوری دەوڵەت کاتۆ ڕفراندۆم بکەی بۆ ساڵ خۆی جیابوونەوە جامە بەستم لە چی ئەمە نموزەجێکی تریانە نموزەجێکی تریشیان ئەوەیە کە تۆ لەژێر سەرپەرشتی ڕێکخراوێکی نێودەوڵەتی
ڕاپرسی دەکەی بۆی شەرعیەتی نێودەوڵەتی وەربگرێت بۆ نمونە وەکەوەی کە تەیموری خۆر هەڵات کردی وەکو یەکەم دەوڵەتی قەرنی 21 تەیموری خۆرها لە جێر سەرپەرشتنەوەیەکەوەکاندا کردی شەرعیەتی نێودەوڵەتی وەرگرت جیابوونەوەکەی یعنی ئێمە هیچ یەکێک لەوانەمان نەکرد بەداخەوە لە کاتێکدا دەوڵەت دەرفەتەکەش هەبوو بەڵێ لە کاتێکدا دەوڵەتی عراقی هیچ شتێکی نەمابوو ئێمە داوای دەوڵەتمان نەکرد ئێمە داوای جیابوونەوەمان نەکرد کاتێک کە دەوڵەتی عراق بەهێز کراوەتەوە پشتیوانی نێودەوڵەتی هەیە لە ئاستی دیبلۆماسی لە ناوەندە نێودەوڵەتەکان و سیاسەتی نێودەوڵەتی مامەڵەی لەگەڵ دەکرێت سوپای بەهێزی دروست کردوتەوە پۆلیسی دروست کردوتەوە مؤسساتی دامەزراندوتەوە ئیدارەی ڕێخستۆتەوە لەگەڵ دەوڵەتانی ئیقلیم کەوتوتەوە پەیوەندی و بەرژەوەندی بازرگانی و اقتصادی گەورەیان هەیە و پەیوەندی مخابەڕاتی و هەواڵگەری گەورەیان دروست کردوتەوە وڵاتانی دنیا بەرژەوەندیان کەوتوتە ناو بەغدا و ناو باشوور و ناوەڕاستی عراقەوە لەگەڵ حکوومەتی عراقی پەیوەندی گەورەیان دروست کردو تۆ لەو کاتەدا دەی داوای دروست بووین دەوڵەت دەکەی لەو کاتە دەی داوای پەنا بۆ ڕاپرسی و ڕێفراندۆم ینی ئێمە من نازانم ینی تێگەیشتێکی زۆر سادە و زۆر خەڵەتێ نەرمان لەگەڵ میلەتەکەی خۆمان هەیە بۆ ئەم پرسە یانی بەستم سیاسیەکانە چکە تۆ لە کاتێکدا دەوڵەت هەموو هیچ شتێکی نەماوە دەڵێ ئێمە لە چوارچەوەی عراق دەبێنەوە دەچی دەوڵەت داش دەمەزرێنیوە یعنی بناغی دەوڵەتی عراقی کە دامەزراوەتەوە سیاسەکانی ئێمە پشتی شێریان بەردەکەوێت ناوکی عراق هەرێمی کوردستان بوو یعنی تۆ هیچ شتێک نەماوە تەنها ئەوەی کە هەیە لێرە هەیە ئەی کە تۆ دەتوانی زۆر شتکەی لەو کاتەدا وەکو ئەمری واقع نەماکرد بەڵام کە دەوڵەت بەهێز بووی ئەو جاچین دەمانێت بەگشت دەوڵەتی عراقی باش نامانەوێت محەکەمەی مێژوو بکەین بەڵام ئێستا وا گۆڕانکاریەکی دیکە بەڕێوەیە بەڕێز مامۆستا جعفەر ئێستا وا گۆڕانکاریەکی دیکە بەڕێوەیە کورد چۆن نەتوانێت سوود لەم گۆڕانکاریە وەربگرێ ڕاستی گۆڕانکاریەکی گەورە هەیە لە ئێستادا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ینی بە هەموو پێوەرەکان ئەم گۆڕانکاریانە ڕوو دەکاتە ناوماڵی ئێمەش چکە ئێمەش دەکرێت بڵێم خانەیەکی دابڕاو نین لە ناو ئەو جسمەدا ئەم جسمێکە پێدەوترێت ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئێمە دەزانین لە دوای شەڕی حەماسەوە لە 23 لە دوای پەلاماری حەماسەوە بۆ سەر ئیسرائیل ینی گۆڕانکاریەکی دراماتیکی زۆر خێراڕووی لە ناوچەکە کردووە تەوازوونی هێز لە ناوچەکەدا زۆر گۆڕاوە ینی هێز هەیە لە ناوچەکەدا کە هێزی ململانێ بووە یاخود جەمسەر بۆ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست پاشەکشەی کرد و هێزی تر شوێنی گرتوتەوە بۆ نمونە ئێران یەکێکە لەو هێزانەی کە تا ئەندازەیەکی زۆر پەلوپۆی کراوە بەس بۆنیە دەوڵەتی بێ هێزە ئێستاش بەڵام تا ئەندازێک لە لوبنان پاشەکشەی پێکراوە حیزبوڵای لوبنان لە ژێر فشارێکی گەورەی چەکدانان و داماڵینی چەکدا لە ئێستادا تەنان لەلایەن حکوومەتی لوبنان و دەوڵەتی لوبنانیشەوە لەلایەن ڕۆژاوە و ئەمریکاوە فشاری زۆری لەسرە حەشدی شعبی هەمومان دەزانین لە ژێر فشاری زۆر گەورەدا و دەوڵەتی عراقی و سوودانی لە ژێر فشاری زۆر گەورەدا بوو لەسەر مەسەلەی تا گەیشت بە پاشەکشەکردنی یاسای حەشدی شعبی لە ناو پەرلەمانی عراقیدا کە خوێندنەوە یەکەم و دووەمیشی بۆ کرابوو و هەمومان دەزانین ئێران لە ژێر فشارێکی گەورەدا چکە خراوەتەوە ناو سەنگەرەکەی خۆی و ناوماڵی خۆی و ئەم ناوچە ئەو ڕوبەرانەی کە لە ڕێگای پرۆکسیەکانی و شەڕی تێدا دەکرد ئەمەی نەماوە لە ئێستادا تا ئەندازەیەکی زۆر یاد خول لە جوڵە کەوتون توانایەوەیان نەماوە ئەنی ئەوانە هەموو کاریگەریان بێگومان لەسەر ئێمەشێت لانیکەم ئێمە لە ناو سووریادا دۆخێکی نهاتۆتە پێش کورد ئامادەیەکی هەیە پەیوەندی بە هێزی نێودەوڵەتی هەیە تا ئەم چرکە ساتێ ئێمە قسەی تێدا دەکەین ڕۆژئاوا ئەمریکا لە پشتی ئەم ئەجێندا سیاسی و ئەو ئەجێندا استراتیژی و ئەم مافانەیە کە کورد داوای دەکە لە ڕۆژاوای کوردستان هەسەدە داوای دەکات نەکتەن هاوڵین کورد لە ڕۆژاوای کوردستان ئەمە پێگەیەکی بۆ ئێمە دروست کردووە لەو ناوچەیەدا لە بەرامبەردا دەوڵەتی مرکز ڕووخاوە ئەسەد نەماوە لە دەی دێسەمبەری بڵین ساڵی ڕابردووە گۆڕانکاری لە سیستەم و لە دەسەڵات ڕووی داوە هەسەدە هەمان هەڵی کوردی باشووری دووبارە نەکردەوە لەوەی کە باس لە ناوەندگەرایی دیمەشقەکات هەسەدات یەکێک لە ئەجێندا جوانەکانی ئەوەی کە بە ناوەندگەرای رازی نییە یەکێک لە پەیامەکانی یەکێک لە استراتیژەکانی کاری و یەکێک لە ئەجێنداکانی گفتوگۆی لەگەڵ دیمەشق تا ئەم چرکە ساتە بریتێ لەوەی نابێت دەوڵەت دەوڵەتێکی مرکزی بێ نابێت دەوڵەتێکی ناوەندی بێ وەکو چۆن دروزەکان داوا دەکەن بە هەمان شێوە کوردەکانیش داوای دەکەن جا ئێمە لە شانسی ئێمە ناوچەی تر هەیە ینی لە سووریادا داوای تا ڕادەی جیابوونەوە دروستبوونی قوارەی جیا دەکەن لە ناو دەوڵەتی سووریادا کەوتنی سووریا و دابەشبوونی سووریا و بێهزبوونی مرکز دیمەشق هەمووی لە بەرژەوەندی ئێمەیە هەمووی لە بەرژەوەندی کوردە چکە تاوەکو ناوچەیەک لە سووریا داوای جیابوونەوە کە پشتیوانیی ناڕاستە خۆیە بۆ ئەجێندا و بۆ پرسی سیاسی ئێمەش لە ڕۆژاوە وەکو کورد جا ئەمە پرسێکە ئەمانە کاریگەری ڕاستەوخۆیان هەیە بۆ سەر
ئێمەش چکە ئێستا لە ناو عادل هاوچێشەکەدا ئێران ئەو ڕقەمە گەورەیە نییە ئەم ژمارە قورسە نییە ئەوەی کە ژمارەی قورسە ئیسرائیل ئێستا ئیسرائیل ئەم شوێنەی گرتەوە ئیسرائیل ئەم پێگەی داگیر کرد و ئیسرائیل لە ناو دیمەشق بردومان دەکات ئیسرائیل هێز دادەبەزێنێ لەسەر عەرز ینی مانۆر دەکات پشتیوانی بە ئاشکرا لە دروزەکان دەکات دەیوە ڕێڕێوێ بکاتەوە لە جۆلانەوە تاوەکو دەگاتە ناوچەی سوێداد ناوچەی دروزەکان بە ئاشکرا ینی هەموو پشتیوانی خۆی ڕاگەیاندەوە بە دروزەکان بۆ بە ئاشکرا ئەم مەساڵحانەی تورکیای خستۆتە بەردەم هەڕەشە و مەترسی و پەلاماری سەربازیەوە لە نزیکی دیمەشە ئەو ئەچیزە ئامێر و چیزە هەواڵگریانەی کە بە حساب لە ناوچەوان دانرابوون و هی تورکیا بوون و ئیسرائیل بردوویەتی ینی کۆمەڵێشت هەیە استراتیژی تورکی ینی گۆڕانکاریەکان ناتوانین بڵین تا ئێستا لە بەرژەوەندی کوردە تا ئێستا دەکرێت بڵین بە جۆرێک لە جۆرەکان ڕەنگە بچێتە ناو استراتیژ و بەرژەوەندی ئێمەوە بۆ پارچەکانی دیکەی کورد لە باکووری کوردستان و لە ڕۆژهەڵاتی کوردستان چه ئومێدێکەیە باکووری کوردستان ئێمە هەمومان دەزانین لە بەردەم پرۆسەیەکی پرۆسەیەکدا کە ناوێن لێناوە پرۆسی ئاشتی و برایەتی ویدی ئاشبوونەوە لەگەڵ ئاشبوونەوەی کۆمەلگای تورکی ئاشبوونەوەی هەموو پێکهاتە جیاوازەکانی ناو تورکیا لە ڕاستیدا من زۆر ڕەنگە پرۆسەیەکی ئومێد بەخشی نەبینم ڕەنگە زۆر وا سەیری نەکەم چکە لە ڕاستیدا پرۆسەی ئاشتی لە ناو دەوڵەتێکدا کە باوەڕی بە دیموکراسی نەبێ تۆ نەتەوەی دیموکراتیک و دەوڵەتی دیموکراتیک و کۆمەلگای دیموکراتیک بە ئاسانی لەدایک نابێت و تۆ لەناو لەگەڵ کۆمەلگەیەکدا لەگەڵ دەوڵەتێکدا مامەڵە دەکەی تاوەکو ئێستا ئامادە نین تەنها و شەیەک لەو سێمادەی یەکەم و دووەم سێمی دەستوری تورکی بگۆڕن کە هەموو شتێکی ئێمە ڕەت دەکاتەوە ئێمە وەکو بوونێکی جیاواز ناناسێت لە تورکیادا وەکو کورد نامان ناسێت دانت پێدانانێ وەکو بوونێکی جیاواز و دانت پێدانانێ وەکو زمانێکی جیاواز کە زمانێکی ناسنامەی ئێمەیە ینی ئەمانە هەمویان مەترسینە بەڕاستی دەبێت بە گومانی زۆرەوە مامەڵە لەگەڵ ئەم پرۆسەیە بکرێت چونکە لە کاتێکدا کە تور بڵێن ئاکەپە و مەهەپە بڵێن بە پلەی یەکەم و لیژنێش کە دروست کراوە حیزبەکانی تری شتێدا پەرلەمان کۆمسیۆنەکە ینی ڕاستە بەڵام ئەوی کە هەڵسوڕێنەر ئاساسێک ئاکەپە و مەهەپەن ئاکەپە و مەهەپە لە کاتێکدا لەگەڵ تۆ ناو پرۆسەی ئاشتیە باسی دیموکراسی دەکات باسی بەیەکەوە ژیان دەکات هەمیشە ئەم شێش ئەم دوو شێش لەسەر زمانی ئەوان تاوەکو ئێستا کۆتایی پێ نهاتۆ دەوڵەتی بێتیرۆر کۆمەلگای بێتیرۆر واتە تۆ لەگەڵ هێزێک بەرامبەری هێزێک چیان پاوزاتەوە کە تیرۆریستە کە سەری تیرۆرە کە ئیرهاب دەکات ینی ئەمە هەمویان گرفتە لەگەڵ تۆ باسی دیموکراسی دەکات لەو لاوە سەرۆک شارەوانی هەڵبژێردراوەکان بە دەنجی خەڵک قەیوم دەکات و لە پۆستەکانیان دووریان دەخات واتە تۆ ناتوانانی ئومێد بخەیە سەر هێزێک کە لە بەرامبەر تۆدا باز لە دیموکراسی و چەمچی ئازادی و مافی مرۆڤ بەیەکەوە ژیان دەکات لەو لاشەوە لە پۆستەکان دوور بۆ پشتگیری لە فەرمایشتەکەی جەنابەت کە ئەم پرۆسەیە جێگەی ئومێد نییە تا ئێستا هیچ لایەنێکی نێودەوڵەتی یا لایەنی سێیەم لە پرۆسەکەیە نەخشی نییە مامۆساگەرمە شتێکم لەبیر چوو بێ حەز بکەی ئاماژەی پێ بکەی سپاس بۆ ئێوە ئومێد دەکەم سەرکەوتوو بن و ئومێد دەکەم ئێمەش بتوانین ناو ئەو هاوشێشە گەرمەی نێودەوڵەتی کە ئێمە ڕەنگە بە دوور نازانرێت لە بەردەم هەڵگیرساندنی جەنگێکی جیهانیش دامین چکار دنیایەکی گەرمە لە ئێستادا پەیوەندەکان تا ئەندازەیەکی زۆر لە مەترسی گەورەدانە بەڕاستی هەم لە نێوان ئەوروپا و رووسیا هەم مەسلەی ئۆکراینی هەم مەسلەی فەنزوێلا هەنی کۆمەڵێ بابەت و کۆمەڵی دۆسەی زۆر گەرم هەنە لە ئاستی دنیادا ئومێد دەکەین کارەساتی گەورە دروست نەبێ و ئومێد دەکەین ئێمەش بتوانین ئومێد دەکەم سیاسیەکانی ئێمە لە باشوور لە ئاستی ئەو بەرپرسیارەتە ئەخلاقی و مێژوویەدا بن لە ئاستی ئەو هەم قوربانیەدا بن کە خەڵکی ئەوڵاتە لە پێناوی کەرامەتی نیشتیمانی بەخشیویانە بەو هیوایی کە ئەم سەرنجانی جەنابەت بگاتە گوێی بەرپرسان مامۆستا جعفەر جارێکی دیکە زۆر بەخێربەی ماندوومان کردی هەر بژیت خۆشەویستان عزیزان گفتوگۆکەمان لەگەڵ بەڕێز مامۆستا جعفەر عەلی مامۆستای زانکۆ کۆتایی پێهێنا ئێوە شەر بمێنن بەخێر